توڕێ ئەوە یەک دوو دکرە کاکە گیان ئەخەر معقول نییە قەترە ئاوەگنێ لە ماری من چای پێ لێنە نانی سبیانە پێ بخۆن ئێوە کەنجی قانونە شارەوانی ئیشی چییە حکومت لەو پارەی داتە شارەوانی ئەدی ئەو هەموو مۆزەف و فەرمانبەرە لەوێ دانیشە چیش دەکەن لەوێندەر ئێوەیە نە باسی ئەوت کرد ئاوەکە بۆن پیسایی لێ ئاوەکەیان بۆم پیسایی لێدەوە لەو کۆرانەی ئێرکوانە وەرە یەکێک لە مدیر شارەوانیەکان یەکێک لە فەرمانبەرەکانی شارەوانی بابێ ئەگەر زەلامە یەک بەرداغە ئاوی لێ دەخوا بۆم پیسایی لێدێ نازان لە کوێوە نابەخوا عوشەی پێ بشۆ دەرێ لەگە کبریتی تێکەر بە بۆم بۆگەنی لێدێ عوشە دووبارە دەبی بچی بە ئای مقەتەر عوشەی بشۆیەوە هەتا بۆنەکەت بڕۆیاندەی معتەری لە عوشەی بڕشێنی ئەوە کەنجی وەزعە ئەدی بە ئەشەمە کارەبامان بۆ 24 سەعات بەس خۆ نەمانگو ئاوەکەمان لێ بکەنە مانجێ سەعاتێک وڵاوشی مۆلی دەبوو چ کارەبەر ڕئیس مۆل لەبوو مشکلە نەبوو کاکە مۆل لە دەبڕە ئاوەکەمان داهاتەوە هیچ مشکلەمان نەبوو ئێستا کە شەو ڕۆژ کارەبا هەیە شەو ڕۆژ بێ ئاوین ئەو وەزعەکەمانە و عسابکەمە ئێستا لە کەنعان دەژین حاوچی کەنعانی لاتیا بەس مایە ئەسپەک و دوو خەنجەری باینە بە پشتمان لەگەر ڕمەچی خلاص ئەو وەزعەکەیمە ئێرکانە ئەوەش بەڵگاکەمەوە ئەوە تەنکەرە کاکە من دەمەیدی ئاوم کرد دوونێ ئاوم کڕیا پێری ئاوم کڕیا کاکە و خەڵکە هەموو فەقیرە من ڕەش و ڕوتە لێرە کرێت چێ قوڕ بەسەر هیچ بکە کاکە یەکتان چی دەوێت فەرموو ئەوە مۆزەفە و مامۆستایە